بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەماندا بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە سوێند خواردن و جۆرەکانی سوێند لە ڕوانگەی ئیسلامەوە. شاعیر و عاریفی خوداناسی کورد مەحوی دەفەرمێ غەیری ئەمە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خودا. سوێند یا سوێند خواردن واتە تەئکیدکردنەوە لە ئەنجامدانی کارێک یا نەکردنی یا دووپاتکردنەوە لە ڕاستی و دروستی هەواڵێک. سوێند خواردن لە هەموو کۆمەڵگە جیاجاکانی بەشەریەت دابوونی هەبووە. ئاینی پیرۆزی ئیسلامیش وەکو کۆتا هەمین پەیامی خوددا سنوورێکی بۆ ئەم دەستەواژەیە داناوە و جۆر و حکمەکانی لێکگوێکردنەوەتەوە بۆ ئەوەی لە ئەنجامی ئەم دەستەواژەیەوە ستەم لە مرۆڤەکانی تر نەکرێت. لە بەرامبەر کەوتن و نەکەوتنی سوێندیشدا خودای گەورە و پەیامەکەی چەندین کەفارەتیان لەسەر مرۆڤی سوێندکەوتو داناوە. ئەمەش تەنها لە پێناو بنیادنانی کۆمەڵگەیەکی پڕ لە داد و خۆشەویستی، بۆ نمونە پۆشتەکردنی هەژاران و تێرکردنیان و هەروەها ئازادکردنی مرۆڤە کۆیلە و بێدەسەڵاتەکان. سوێند چییە؟ جۆرەکانی چین و حکمەکانی چییە؟ وەمەرج چییە بۆ سوێندخۆری؟ ئایا دەکرێت هەموو مرۆڤێک سوێند ڕۆژانە لە کار و کەسابەتیا بکاتە بنێشتە خۆشەی سەرجمانی و بەردەوام بەکاری بهێنێت؟ ئایا تەلاق کە لە کۆمەڵگەی کوردیە بە بەشێک لە سوێندا دەنرێت دەچێتە خانەی سوێندەوە؟ ئەو دەستەواژانەی کە کورد بەکاری دەهێنێ وەکو خوداوەکیلە و خوددا دەکەم بە شاید و چەند شتێکی تر، ئەمانش دەچنە خانەی سوێندەوە؟ بۆ زانینی وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیامان سووریمان کردووە. مامۆستا گیان زۆر بەخێربی. محفوظ بنیاڕەبی، سپاس دەکەم. سەرەتا پێمان خۆشە لە ڕوانگەی شەرع و ڕێزمانیەوە دەستەواژەی سوێند چییە؟ پێناسەی شەرع بۆ سوێند چییە؟ بە چی ئەوترێ سوێند؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. دیارە سوێند کە لە عەرەبیدا پێوترێ یەمین یان پێوترێ حلف یان حلف. یەمین دیارە لە لوغەیە زانان قسەی زۆران لەسەری کردو لەسەر پێناسەکەی کە پێناسەی چییە؟ ئەوەی کە جێی باسە ئێمە باسیکەین لە لوغەی شەرعە. شەرع زانان چۆن باسی یەمینیان کردو، چۆن باسی سوێنیان کردو، چۆن پێناسەیان کردووە. فەرموویانە سوێند خواردن دەرچوونی وشەیەکە بە هەر زوبانێک بێت، جا عەرەبی بێت یان کوردی بێت یان فارسی بێت یان ئینگلیزی بێت، بۆ باوەڕپێکردنی بەرامبەرەکەت یاخود بۆ تاکیدکردنەوەی لە شتێک کە شتێکە جاری وایە نیازت وایە بەرامبەرەکەت دڵنیاکەیتەوە کە ئەو شتە ڕاستە، ئەو هەواڵە ڕاستە یاخود ئەو هەواڵە ناڕاستە، یاخود شتێکی وا ڕوویداوە ئەوەندە گەورەیە شتەکە بڕوای پێ ناکرێ، یاخود جاری وایە زۆر جار لە دادگاکانە سوێند بەکاردێ. ئەمانە هەمووی بەعام پێوترێت سوێند، بەڵام لەناو سوێندا جۆری زۆرە، یعنی کە ئەچینە سەر تەفاسیلی سوێندەکە بەعام ئەتوانین بڕین دەربڕینی وشەیەکە دەستەواژەیەکە بۆ دڵنیاکردنەوەی بەرامبەرت لەو شتێک کە ئەتەوێت دڵنیاکەیتەوە بۆی باوەڕت پێ بکات، یاخود شتێکە تاکیدی کۆمەلگایەکی پێ بکەیت. دیارە لە قورئانیشە خوای پەروەردگار سوێندی بە کۆمەڵەشت خواردووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر لە فەرموودەکاندا هەم خۆی سوێندی خواردووە هەم باسی سوێنیشی کردووە. سوێن بەگشتی توانین بڵین ئەوەیە، بەڵام دوایی کە وردەبینەوە لە بابەتی سوێن دیاراوە جۆر و نەوع و حکم و بابەت و باسێکی زۆر هەڵەگرێت. بڵێ مەرجی ئیسلام بۆ مرۆڤی سوێندخۆر چییە؟ ئایا ئەکرێ هەموو مرۆڤێک ئەگەر لە شتەکانیش هەواڵ و کارەکانیشی ڕاست بن دەکرێت هەر سوێندخۆر بێ مرۆڤە؟ طبعاً سوێند لە ئیسلامدا بە شتێکی باش ناوزەند نەکراوە. بەڵێ زانایان فەرموویانە سوێند چەند حکمێکی هەیە. سوێند هەندێک جار حەرامە ئینسان بیخوات، هەندێک جار سوێند واجبە بیخوات، هەندێک جار مەکروهە یعنی ناپەسەندە، هەندێک جار مباحە ئینسان سوێند بخوات. یعنی یەک حکمێکی نییە، بە پێی نیەتی سوێندخۆرەکە حکمەکانیشی ئەگۆڕێ، بەڵام لە گشتیشدا سوێند خواردن شتێکی خراپە. خوای تەعالا لە قورئاندا کە باسگەی هەندێک لە کافرەکانەکە ولا تطع كل حلاف مهين، حلاف ئەو کەسانی کە زۆر سوێند دەخۆن. بۆیە سوێند خواردن بەڕاستی خوای پەروەردگار بە شتێکی باش ناوی نەبردووە و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هەتا پێغەمبەرگیان فەرموویەتی ئەوە سوێند زۆر مەخۆن، سوێند مەخۆن، ئەگەر سوێندتان خوارد بەخوا سوێند بخۆن،
بۆچی سوێن نەخۆن یعنی ئینسان جاری وایە شتێکی زۆر بەسیتە سوێندی لەسەرخوا سوێند لە ئەسڵا کە ێسر لە مەحاکیما دانراوە لە شوێنی قەزاوەتە دانراوە بۆ شتێکی زۆر حەساسە قورئانێک دانراوە ئینسانێک سوێندی پێخوات یاخودە شتێکی تر بە پێ دینەکەی بەرامبەر بۆی ئەم سوێند خواردنە شتێکی ئەوەندە ئاسان نییە بەڕاستی یعنی ئینسان جاری وایە لەسەر چا خواردنێک سوێن دەخوا لەسەر پاری سیارێک سوێن دەخوا لەسەر کڕین و فرۆشتنێک سوێن دەخوا لەسەر دەرچوونی مناڵەکە و دەرنەچوونی لە قوتابخانە سوێن دەخوا لەسەر تەنانەت کوژاندنەوەی تەلەڤیزۆن و گڵۆپ و کۆنتترۆل و مۆبایل و تەلەفۆنکردن و نەکردن و تەنانەت لەسەر شتێکی زۆر بەسیتی سوێن دەخوا بۆیە سوێن خواردن بەڕاستی بەعام شتێکی باش نییە یعنی ئینسان تا پێویستی پێنە بێ سوێن نەخوا باشە چونکە ئەوەندە شتێکی بە گەورە تەماشاکراوە بۆ ئەگەر ئینسان زۆر سوێندی خوارد یعنی وای لێدێ لە ژیانیدا لە شتی بچووک و گەورەدا تێکەڵی ژیانێ بێ خەریکی سوێن خواردن نەبێ بۆیە سوێن خواردن بەعام شتێکی باش نییە ئەمڕۆژ کۆمەلگای ئێمە بەڕاستی بەداخەوە کە زیاتر بۆتە کۆمەلگایەکی سوێندخۆر ینی بەڕاست و بەدرۆ کێشە لە سوێندخۆرە کێشە لەو کەسێکە سوێندی بۆ خۆی جاری وای و کەسەی سوێن دەخوا ڕاستی شەکە بەڵام بەرامبەرەکەی باوەڕی پێ ناکە گوناهباریشە کێشە لەویشایە جاری وا هەیە ئینسان بۆچی سوێن دەخوا بەرامبەرەکە تا سوێند نەخۆی باوەڕت پێ ناکە یاخود جاری وا هەیە بە سوێندیش باوەڕ ناکە هەتا لە مێژووی ئیسلامیدا هاتووە لە ئەمەویەکان کاتێکە لەگەڵ نەیارەکانیانە ئەجەنگان هاتنەوانەی خەڵکی دەوروبەری خۆیان بوون ئەیانوتەوە پشتیوانی نەیارەکانمان نەکەن ئەوانی سوێندیان بۆ خواردن کە لەگەڵ نەیارەکانیاندا دەست یەکەڵ نەکەن دوای مودەیەک ئەمەویەکان وتیان سوێن خواردن کیفایەت نیادن تەلاقیشان پێخواردن تەلاقی معەلەقیشان پێخواردن کە بڵێن سێ بە سێ تەلاقمان کەوت بێ ئەگەر لەگەڵ نەیارەکانتانە دەستی یەکەڵکەینەوە تەلاقەکەمان ڕۆشت بێ بۆیە بەڕاستی هاو بەرامبەرەکەت وات لێکا زۆرجار پەنا بۆ سوێنبەری ئەگەر نە سوێن شتێکی باش نییە ئێمە دواتر دەینە سەر حکمی تەلاق و ئایا چ پەیوەندیە لە نێوان تەلاق و سوێندا هەیە بەڵام وا دیارە هەر لە سەردەمی ئەمەویەکانەوە کە زۆر نزیک بۆ لە فترەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خولەفای ڕاشدینەوە کات جیاوازی هەبوو لە نێوان تەلاق و سوێندا بەڵێ جیاوازی هەبوو ناو ئەسڵان تەلاقی معەلەق کە و باسەکە هاتە ناوە لەو زەر و قیسا تەلاقی معەلەق کە ئەگەر پیاوێک بڵێ ئەگەر ئەو کارم کرد بێ سێ بە سێ تەلاقم کەوت بێ لە سەردەمی ئەمەویەکانەوە دامەزراوە بۆی لای هەندێک لە مامۆستایان و زانان بۆ چوون وایە کە ئەو تەلاقار ناکەن چونکە معەلەقە و بدعەیە ینی لە دوای سەردەمی پێغەمبەرەوە هاتووە ئەوە نەبوو لە سەردەمی پێغەمبەری خوا تەلاقە بێ بەرحاڵ هەرچیەک بێ ئیشکال لەوەیە ئەم سوێندە بە تەلاق و لە سەردەمی پێغەمبەران نەبووە بەڵام ئەو سوێندەی کە لە سەردەمی پێغەمبەرە بۆ کافران سوێندیان خواردەوە بە لات و بە عوزا سوێندیان خواردەوە بە بتەکانی تر سوێندیان خواردەوە بە کەعبە سوێندیان خواردەوە بە وەتان بە نیشتیمان سوێنن بەو شتانە خواردەوە بۆیە تەنانەت بە سەر پیاوچاکان و بەوانە سوێندیان خواردەوە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە سەرەتا دێ نەهیان لێکە قەدەغاکە لە زۆرێک لە فەرموودەکانە بەڵام ئێمە گرفتمان بەڕاستی لەوەیە کە ئەمڕۆ لە کۆڵان و لە بابەت لە ئیشوکارەکانی ئێمەدا زۆر جار کەسێک کە شتە فرۆشەیە ئەگەر سوێن نەخوا ئەمە دیاردەیەکی خراپە ئەگەر سوێن نەخوا بۆ کاڵاکەی کەس نایکڕێ کەس باوەڕی پێ ناکات ئێستا ئێمە دوو جۆر بازرگان دوو جۆر فرۆشیارمان هەیە یەکیان ئەوەیە سوێندەکانی بۆ ڕەواژدان بە پێداویستەکانی ڕاست و دروستن و لە بەرامبەریش تا کەسێکمان هەیە سوێندەکانی تەواو پێچەوانن و ناڕاستن ینی ئەیەوێ پێداویستێکی خراپ و هەرزان بباتە ئاستی پێداویستێکی باش ئەم ئیسلام ینی تێڕوانین و هەڵوێستی لەسەر ئەم دوو جۆرە کەسایەتیە چییە؟ طبعاً کەسایەتی ئەوەی کە جۆری یەکەمیان ئینسانێک بازرگانێکی دوکانێکی کار و کاسبێکی هەیە کار و کاسبەکەی فرۆشی بە بێسوێنەوە زۆر حەڵاڵ و باشترە ئەمە کارێکی زۆر پیرۆزەکەن بەڵام ئەو کەسانی کە کار و کاسبەکان ناکەن ئیلا بە سوێنێک نەبێ سوێندەکەش درۆ بێخوا پەنامان بە سیارەکەی نافرۆشی ئیلا بێ سوێن لەسەر چاکیەکەی بخوا ئاژەڵەکەی دوو لە ڕووی جەنابتان و بەڕێزانی کامان بینی گویان لێمانە یاخۆ شتێک لە بازاڕەکەی ئەو کەسانە خۆی تەعالە طبعاً باسی کردو لە قورئانە فەرمێ إن الذين يشترون بعهد الله يعني ئەوانەی کە مەسەلەن سوێنە خۆن لە بازار و بۆ فرۆشتنی شتەکانی سوێن دەخۆن ئەو خوای پەروەردگار هەڕەشەی لێ کردوونە طبعاً ولا يكلمهم الله يعني ئەوە هەڕەشەی قیامەتیشی لێ کردوون نەک دنیای پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی ئەو جۆرە کەسانە ئەفەرمێ ئەو بازرگانانەی کە شتومەکەکانیان بە سوێندی درۆ ئەفرۆشن هەنی خەڵکە خەڵەتێنن ئینسانێکە هەتا نەڵێ سوێن نەخوامە ئەسڵە کەس لێی ناکڕێ کە سوێندیش ئەخوا سوێندەکەی ڕاست نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەیەکی صەحیحدا ئەفەرمێ ئەو کەسانەی کە
لە بازرگانی و کڕین و فرۆشتنەکانیاندا شتەکانیان بە سوێندی درۆ ساغەکەنەوە کاتێک ئەمران ئەگە نەخوای پەروەردگار جەلە جەلالوه وهو عليه غەضبان یعنی خوا لێی تووڕێ لەو کەسە بۆیە بەڕاستی ئەو برا بەڕێزانەی کە ئیش و کارێکەکەن کار و کاسبێکەکەن لە دنیادا بێ ئاگایان لەوە بێت یعنی با خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەوەندە ینی تەزیر نەکەین هەر شتێک بۆ فرۆشتنی پەرداخێک بۆ فرۆشتنی سیارەیەک بۆ هەرچیەک بێ ئینسان هەرچی بوو سوێندێک بخوا بەڕاستی بۆیە وای لێ دێ ئەو کەسێک کە ئەوەندە سوێن بخوا ئەوەندە سوێن بخوا وای لێ دێ سوێن خواردنی خوا بەلایەوە ئاسانە بێ ئیدی وای لێ دێ سوێن بە درۆشە خوا بخوای پەروەردگار بۆیە بەڕاستی زانایان فەرمویانە ئێمە نەک پێمان خۆشە سوێن بەخوا بخۆین بە درۆوە بەڵکو بەڕاستیشەوە پێمان خۆش نێ سوێن بەخوای پەروەردگار بخۆین. ئیبن مەسعودی جا فەرمێت پێم خۆشە 9 جار بە درۆوە سوێن بەخوا بخۆم لەوەی کە جارێ بە غەیری خوای پەروەردگار بە ڕاست بخۆم. مامۆستایان حکمی کەسێک کە سوێن بە غەیری خوا بەتایبەت ئێستا ئێمە زیاتر سەیری کۆمەڵگەی خۆمان بکەین ینی لەوە چێ سەدەها جۆر سوێندی غەیرە خوایی هەبێ لە بەرامبەر سوێن خواردن بەخوا حکمی ئەم کەسانە چییە؟ طبعاً سوێن خواردن بە غەیری خوا چەند جۆرێکە سوێن خواردن بە غەیری خوا چەند جۆرێکە وئیلا هەمووشان حرامە یانی لە ئەسڵدا بەڵام بۆ مرۆڤ بەڵام مرتبەی حرامێتەکەیان جیاوازاتوانین بڵێن بچینە سەر خلافە ئەسڵەکەی فەرمودەکانی بوخاری مسلیم سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار جەلە جەلالوه بۆ خوای پەروەردگار شتێکی ئاساییە و خواردوێتی والضحى والفجر وليال عشر بەگیانی پێغەمبەر وەلە عەمروکە ئەمانە بۆ خوای پەروەردگار کە سوێندی بە مەخلوقاتی خۆی خواردۆ شتێکی ئاساییە و ئەو خوای پەروەردگار بۆ خۆی شەرعی داناوە سوێن خواردن مەخلوقەکانی خوای پەروەردگار بە غەیری خوا ئەمە حرامە بەڵام حرامیەکەیان ئەرزم کردی تەفاوتیان هەیە بۆ نمونە ئێمە فەرمودەی پێغەمبەری خوامانەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من كان حالفا فليحلف بالله أو ليصمت هەر کەسێ سوێن دەخوایانی با سوێن نەخوا ئەگەر سوێندی خوارد فليحلف بالله با سوێن بەخوا یان بێدەنگ بێت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێکە لە کاروانێکە ئابینن سوێن بە باوکو و باپیر و ئەوانیان نەخۆن فەرمووی چی لا تحلیفوا بآبائکم سوێن بە باوکو و باپیرتان مەخۆن هەر کەسێ سوێن دەخوا بە سوێن بەخوای پەروەردگار بخوا بۆیە سوێن خواردن ئەسڵەکەی بێ بەخوا بێ پاشان ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا خەڵکێکەیە سوێن بەشتی ترەخوا ئێمە لە سەرەتادا ئەوە بڵێن بۆی هەموو کەسێک جوان لێ حاڵی بێ کاتێک ئەڵێن سوێن بەم شتە ناخورێ معنای ئەوە نەی ئەم شتە لە ئیسلامدا بەکەم تەماشا کراوە بە نەقس تەماشا کراوە ئێمە کاتێک ئەڵێن سوکایەتی کردن نییە ئێمە کاتێک ئەڵێن سوێن خواردن بە گۆڕی شەهیدان حرامە ئەڵێن سوێن خواردن بە پێغەمبەریش حرامە پێغەمبەر باشترین مەخلوقی خوایە لە مەلایکەتەکان حرامە یعنی ئینسان بڵێ بە پێغەمبەر بەسەر پێغەمبەر بە گۆڕی شەهیدان بە قەبری ئەولیا و پیاو چاکان بە قەبری شێخ عەبدولقادری گەیلانی بە نیشتیمان بەسەری من بەسەری تۆ بە چاوی من بە چاوی تۆ ئەم جۆرە سوێن بە کەعبە ئەم جۆرە سوێندانە حرامە بەڵام چی تایە هەندێک لە زانایان کە فەرمودەی بوخاری و موسلیمیان کردووەتە بەڵگە و خلافێکی دوور و درێژی تایە ئەڵێن سوێن خواردن بەسەری یەکتری ئەو شیرکە نییە کە ئینسان پێی بێتە موشریک یعنی چونکە لە بوخاری و موسلیمدا هاتووە یەک دوو ڕوودا هاتوون کە سوێن بە سەر یەکتری خوراوە بەڵام بەگشتی سوێن خواردن بەم شتانە حرامە نابێ ئینسانی مسلمان لە دنیادا گۆڕی شەهیدان یاخود سەر کەسێک یاخود نیشتیمانێک یاخود کەعبە یاخود پیاغەمبەر ئەوەندە گەورە کاتەوە بیباتە ڕیزی خوا ئەسڵی سوێن خواردن کە ئینسانی مسلمان بیخوا بێ بەخوا سوێن بخوات کاتێک کە شتێک سوێندی پێخۆی ئیدەن ئەم شتت ئەوەندە گەورە کردوتەوە ئاخر ئینسان شوێن بە شتی گەوراخوا یعنی ئینسان کاتێک سوێن بە شتێکی تافیه خوایان شوێن بە شتێکە خوا کە شایانی سوێن خواردن نیە لە ئیسلامدا ئەوە ئیدەن ئەم شتە ئەوەندە گەورە کردوتەوە بۆ ڕێزی خوای پەروەردگار بۆیە حرامە سوێن خواردن بەڕاستی بە غەیری خوای پەروەردگار تەنانەت بە پیاغەمبەر و بە گۆڕی پیاغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا ئەزانین بۆ منە سوێن خواردن بە خوای گەورە زانایان و قورئانی پیرۆزیش تەنانەت دابەشیان کردو بەسەر سێ جۆردا یەکیانەوەیە کە تۆ هەر بەدەم وەڵا دێم نایم وەڵا دەخۆم ئەمانە هیچ ئینێکیان لەسەر نییە هیچ وەکوڵێ کەفارەت و سزایەکیان لەسەر نییە ئایا لە بەرامبەریشدا
ئەوانەی کە سوێند بە غەیری خوا ئەخۆن ینی وەکوڵێ نیەتی دڵیان لەگەڵانە بێ هەر ئاوا ڕاستەخۆ بیان لەسەر زمانیان بەسەری تۆ بە چاوی تۆ ئەم بەم شتانە ئەمە ژەر ینی ناچێتە لە بەرامبەر ئەوەوە کە چۆن لە ڕۆژ شەرعیەکەی و سوێند خواردن بە خوای گەورە لە خواردن و نەخواردنەکەی چی لە سەنیە لە بەرامبەری شامە سوێند خواردن بە غەیری خوای پەروەردگارە بێ بە سێ جۆرەوە لە حکمە لە حکمە بێ بە سێ بەشەوە سوێن خواردن بە خوای پەروەردگارە بێ بە سێ بەشەوە سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار کەفارەتی نییە پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر وتتان بە لات و عوزا لا ئیلاهە ئیلڵاه لا ئیلاهە ئیلڵاه بکەن ئەوە کەفارەتەکەی بۆچی کەفارەتی نیە مامۆستا کەفارەتی نییە چونکە ئەگەر کەفارەتی بێتن دامەزراوە سوێندەکە ینی شتەکە نییە ینی شتەکە لە ئەسڵا گوناهێکت کردەوە بێت تەوبەی لێ بکەیت گوناهێکت کردووە ئینسانێک ڤیارەکە چه کەفارەتەکەیدا ئینسانێک لە ڕەمەزانە سەرجێرێکە خێزانێکا چه کەفارەت شتەکە ڕووی داوە ئەم جاچەیەکە ئیسلام شتەکەی بۆ تەسبیت کردەوە بەڵام سوێن خواردن بە غەیری خوا بە گۆڕی شەهیدان بێ و بەسەری من و تۆ بێ و بە چاوی ئێمە بێ و بەسەری مناڵەکەم بێ و بە نازانم چی بێ ئەمانە سوێنێکن بە غەیری خواخورن کەفارەتیان نییە هەر ئەسڵەک ئیشەکە حرامە لە ئەسڵا یعنی لە ئەسڵا ئیشەکە ڕێگە پێ نەدراوە بۆیە ئەتوانین بڵێن ئەو سوێنانەی کە بە غەیری خوای پەروەردگارە خۆ هیچ کەفارەت زیانی ئینسانە بێت تەوبە بکات تۆبە بکات و گوناهێکی کردووە پاشان سوێن خواردن بەم دیوی تریا بە خوای پەروەردگار جەلە جەلالوهو ئەویش سێ جۆرە سوێن خواردن سێ جۆرە ینی لە ڕووی حکمەوە لە ڕووی ئەوەی ئایا لەسەر برایەکی بەڕێز خوشکێکی بەڕێز سوێندێکی خواردووە ئەمڕۆ بە منداڵەکەی وتووە بەخوا بچیتە دەرەوە قاش دەشکێنم خۆغاجی ناشکێنم پیاوێک سواری پاس بووە بە نەفەری کردووە بەخوا پارەکە دراوشتری بەخوا دراوە ئەم سوێندە ئایا و پیاوە چی بکات دوایی کەسێکیش لە مەحکەمە و توێتی جەنابی قازی جەنابی دادوەر سوێن بەم قورئانە سوێن بە ئەڵڵا و کارە من نەمکرد ئەی ئەمەیان ئیدەن لە سوێن خواردن هەرسێکی بەخوایە بەڵام حکمەکانی جیایە بەپێی دامەزراندن و دانەمەزراندنی لە ڕووی حکم و یاسا و کەفارەتی ئەو سوێندان یەکێک لەو سوێندانەکە خوای تەعالا بە سوێندی بەتاڵ ناوی بردووە یعنی هەر سوێندەکە لە ئەسڵا بەتاڵە ینی لە عەرەبیا پێڵە یەمین و لەغو بەڵێ ئەم سوێندە بەتاڵە ینی ئینسانێک مەسەلەن ڕۆژی جاری وایە دەستێ شتێکی باش نییانە بەڵام مەڵەن چای بخۆ بەخوا نایخۆم بەخوا ئەبێ بەخوا نابێ ئادەی پێشکەوە لای ڕاست بێنە بەخوا نابێت تا تۆ لە پێش ئاڕات ئەم جۆرە سوێندانە سوێندێکی لەغو ئەم لەغووە ئینسان نەیکا باشە یعنی ئینسان نەکردنی باشترە خوای تەعالا لە قورئاندا فەرمێ لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم يعني أو سوێندانەی کە ئێوە ڕۆژانە بەتاڵی خۆن سوێندی بەتاڵ ئەم جۆری یەکەمیان سوێندی بەتاڵە خوای پەروەردگارە فەرمێ و خوا لێتان ناگرێ و سوێندە بەتاڵانە ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم ئەوەی کە بەدڵ ئەوش جۆرێکی تریانە ئیدەن جۆرێک لە سوێندەکان سوێندێکی بەتاڵن ئەو سوێندانەیە کە زۆربەی کوردی ئەمڕۆ ڕۆژانە کە سوێندەخوا بەم جۆرە سوێندەخوا یعنی بەم جۆرە سوێندەخوا لە دام و دەستگاکاندا لە مزگەوتدا لە شوێنی پیشەی خۆیدا لەسەر کارە ئیدی لە دوکان و بازاڕەکان و بازرگانی و تیجارەتدایە ئەم جۆرانە زۆر خەڵک گیرۆدە پێوە شتێکی خراپە ئەم جۆرە زۆر لە ناو خۆمانە بەوە سوێنێکی بەتاڵە جۆرێکی ترمانەیە جۆرێکی تر لەسەر سوێندی دامەزراوە ئەم سوێندیان دامەزرێت ئەم سوێندیان کە دابمەزرێ ئەگەر ڕاست بێ ئەوە فەنیعمە ئەگەر ڕاست نەبێ نەیباتە سەر ئەوە کەفارەتیە ئەم سوێندە دامەزراوە ئەوەیە کە ئینسانێک بۆ نمونە سوێن دەخوا بۆ تۆ ئەڵێ وەڵڵاهی ئەو کارەم کردووە یان ئەڵێ وەڵڵاهی ئەچم بۆ مزگەوت مەسەلەن ئەڵێ وەڵڵاهی ئەمڕۆ ئەچم بۆ مزگەوت یان ئەچم بۆ بازاڕ یان ئەو کارە ئەکەم وەڵڵاهی ئەبێ ئاژەڵێک سەر ببڕم سەری نابڕێت سوێن دەخوا بچێ بۆ بازاڕ ناچێ بۆ بازاڕ سوێن دەخوا کارێک بکات نایکات سوێن دەخوا کارێک نەکە ئەیکات ئەم جۆرە سوێندەیان دامەزرێ ئەم جۆرە سوێندیان ئەگەر لەو کاتە هۆکار و ئەسبابەکانی ئەنجامدانی ئەو کارەی لەدەست نەمێنێت وەکو گواستنەوەی عولەما فەرموون ئەگەر ئینسانێک بۆ نمونە سوێندی خوارد بڵێ وەڵڵاهی ئەبێ ئەمڕۆ لەو مزگەوتە 2 ڕەکعات نوێژ بکەم قەدەری خواتە پێشەوە وەزعەکە ئاڵۆز بوو ئەمە تووشی نەخۆشیەک بوو شتێکی وان بەسەریات کە خارجی ئیرادەی خۆی بۆ بابەتێکی ئەوە خارجی ئیرادەی خۆیەتی ئەم جۆرە سوێندە
ئەم جۆرە سوێندە سوێندێکن دا ئەمەزرێن خوای تەعالا کەفارەتی بۆ مەداناوە خوای تەعالا لە قورئاندا کەفارەتی بۆ ئەم جۆرە سوێندە دامەزراوە داناوە فەرمێ چی فەرمووی ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان خوای تەعالا ئەو سوێندادەتان لێگرێ کە لە دڵەوە ئەیخۆن و دا ئەمەزرێ فكفارته كفارتي أم سوێندە دامەزراوە ئەم چەند شتە یەکەم إطعام 10 مساكين نانی دە فەقیر بی ئەمڕۆ فەقیر لە بازاردا ئەگەر شلو برنجێک خەڵک بیخوا تێری پێ بخوا بەچەنە شلو برنجێک بە 3000 ئیدەن تێرکردنی فەقیرێک یان ئەبێ فەقیرێک دەجار تێرکەیت یان ئەبێت دە فەقیر تێرکەیت یانە بێت دە فەقیر تێرکەیت مەسەلەن پیاوێکە سوێندێکی خواردووە با پارەکە بەرێ لە مەطعمێکی ئاهلی سیخە داینا بڵێ ئەو کەسانی کە فەقیرن لەم دەور و بەرا ئەمە کەفارەتی سوێندە دە ڕۆژ بە بەلاش نانیان بەرێ ئیدەن کەفارەتی ئەم سوێندە ئەگەر نانی فەقیرەکان بدێنە بە 30,000 بدەین بۆ کەفارەتی سوێندێک ئەبێ ئێمەی مسلمان کە ملتەزیمین بە قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ 30,000 کەفارەتی ئەم سوێندە بدەین و ئەگەر شلەو برنج گرانتر بوو لە شوێنێکی در گرانترە بێ ئەگەر هەرزانتر بوو هەرزانترە بێ ئەو خواردنەی کە خەڵک لەسەری ئەڕوا ئەمە یەک يعني وسطي خواردني خوای تعالی فەرمی من أوسط ما تطعمون يعني وسطي خواردني خەڵکە چییە پاشانە فەرمی لە دوای ئەم کەفارەتە ئەو کیسوەتهم یان پۆشتەکردنی 10,000 جلیان بۆکەیت جل بۆ 10,000کەیت کامی پێ باشە ئەمەیان بکات دووەم سێم ئەگەر ئەوەی پێ نەکرا تحریر و ڕەقەبە ئازادکردنی کۆیلە کام ڕۆ کۆیلە ئازادکردن نەماوە مەگەر لە موسڵ و لەژێر دەسڵاتی داعشە خەڵک ئازادیکە ئەگەر نەماوە الحەمدولله ئیسلام نەیهێڵاوە بەهەرحاڵ ئازادکردنی کۆیلە هەچەند ئەوانەش کۆیلە نین بەڕاستی بۆ معنای ئیستیلاحی ینی با خەڵک غەڵەت حاڵی نەبێ ئەوەی کە ئەمڕۆ لە موسڵ ڕوویدا و خەڵکییان گردەوە کۆیلە نین لە ئیسلامە کە کۆیلە نەبن لە ئیسلامە ئازادکردنیشانەوە نییە مەبەستەمەوەی کە ئێستا نەماوە ئیسلام نەیهێڵاوە الحەمدولله پاشان ئازادکردنی کۆیلە کامیش کەفارەتێکی ترە ئیسلام دایناوە بۆ ئەوی کۆیلایەتی و عەبدایەتی نەمێنێ یعنی ئینسان کاتێ هەڵەیەکی کرد باجی ئەم هەڵەی ئازادی کەسێکی پێوە بێت کەسێکی پێوە ئازادکە ئەگەر ئەمانە نەیتوانی بکە فمن لم يجد خوای تعالی فەرمووی فالصيام 3 أيام سێ ڕۆژ بە ڕۆژوو بێ جا بەسەریەکەوە بە ڕۆژووە بێت بەجیا بە ڕۆژووە بێ هەرچۆنێک بە ڕۆژوە بێ بە ڕۆژ بێ ئیدەن ئەمە کەفارەتی سوێندی دامەزراو بوو ئەو سوێندانەی کە ئینسانی خوا بەڵام ئەم سوێندەی کاڵین دامەزراوە خەڵکێک خراپ حاڵی نەبێت لە مەحکەمەیە سوێندێک بخوا دوای بێت بڵێ کەفارەتەکە یەدەم حاکە بچێت دادوەر پرسیارێکی لێکە بۆ شایەتی دانێکەی بە ئەڵێ جەنابی قازی ئەڵێ بە شایەتەکە ئەڵێ ئەم ئەرزەی فڵان کەسەی ئەویش نییە قورئانە خواڵە بەم قورئانە جەنابی قازی ئەو ئەرزەی ئەوە دوای مەبەستن ئەمە کەفارەتی ئەمە نییە ئەوە سوێنی درۆیە ئەوە سوێنی درۆیە ئەوە خراپە ئەوە ئیشێکی خراپە جۆری سێمی سوێندەکان جۆری سێم کە سوێندی درۆیە ئەوەیە کە ئەرزمکردن ئەم سوێندی درۆیە طبعاً ئەم سوێندە ناکەوێت ئەنی ئەوەی بووکە ئەرزمکردن ئینسانێکە کارێکی نەکردو لە وەڵایی کردومە ئەم سوێندە بۆ خۆی لە ئەسڵا درۆیە شایەتی دانێکە بۆ کەسێک بە درۆ ماڵی یەکێک زەوتەکە بە سوێندی درۆ ئەم سوێندە زوڵمێک لە ئینسانێکە کە ماڵی ئینسانێکە خوا هەرچیەک ئێمە زانایانی ئیسلامە فەرمون ئەم سوێندە کەفارەتی نییە ئەبێ خاوەنەکەی تەوبە بکات وإني لغفار لمن تاب خوای تعالی فەرمێ هەر کەسێ تەوبە بکات من لێی خۆشە بم بەڵام ئاگادار بین کاتێک کە ئەڵێ ئینسان سوێندێکی خوارد و ماڵی خەڵکێکی بە درۆ خواردووە وا نەزانێت سوێندێکی خوارد و تەوبەی کە دەیتێتەوە مافەکەش بجێڕێتەوە ماسا ئەبینین لە وەرگرتنی کەفارەت لە مرۆڤی سوێندخۆر و ئەم سزایە لە پێش ینی پێشەوە ینی 4 قۆناغی بۆ دیاری کراوە خوای گەورە 4 قۆناغی بۆ دیاری کردووە سێمیان بۆ بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی بژێوی کۆمەڵایەتی خەڵکەکەیە بۆ منە پۆشتەکردنی هەژارەکە ناندانیان ڕزگارکردنی کۆیلەیەک ئەمە یەکێکە لە بەهەجوانەکانی ئیسلامیش اینجا لە چوارەم حاڵەتە ئەگەڕێتەوە بۆ مافی خوای گەورەکە طبعاً خوای پەروەردگار کە کەفارەت دائەنات لە باسی سوێن خواردنە 4 کەفارەت دائەنات بەڵێ خواردن پۆشتەکردن ئازادکردنی کۆیلە ڕۆژ و سییانیان قازانجی کۆمەڵگەیتیان کەواتە لە کەفارەت و سزادانەکانەوە کۆمەڵگەی بەڵێ
کۆمەڵگەی ئیستیفادەی لێکە دانەیەکیان بینی خی پەروەردگار و بەندەکەیە ئینسانەکە خۆی ئەگەر نات تۆ تەماشاکە خی پەروەردگار و ڕەحمێک بۆ ئومەت بۆ فەقیر و هەژار و نەدارانی وڵات سێ کەفارەتەکەی تری پێش خستووە لە کۆتاییدا فەرمووی تەماشاکە بۆ وسیانە نەیفەرموو خی پەروەردگار فەئین لەم یەجید هەرسێکیانی باز کرد نەیفەرموو فەئین لەم یەجید بەڵام لە سێمیانە فەرمووی فەئین لەم یەجید یعنی ئەو سیانە هەرسێکی نەتوانی بیکە فەسیام ئەو کاتە بگەڕێتەوە بۆ ڕۆژۆکە ئیدەن ئەو سیانە لە پێشن مامۆستا ئەو سێ ڕۆژە ڕۆژوەی کە دانراوە لە کەفارەتی سوێندا مەرجە وەکو ڕۆژوگرتنەوەی زیهار و جێماعکردن لە ڕۆژانی ڕەمەزان هەر بەسەر یەکەوە بێت ئەو کەسەی کە تەبەن بە ڕۆژوە بێت ئەم ڕۆژوە هەوسی خۆیت دەتوانێت لە مانگی یەکا بیگرێت دەتوانێت لە 2 مانگا بگرێت لە ساڵێکا بگرێت لە کەمتر لە زیاترا بگرێت بەڵام ئەم بە ڕۆژوو بوونە ئەبێ ئەوە بزانین زانایانی ئیسلامە فەرموون تەرتیباتی ئاەتەکە بێت جێبەجێ بکرێت لە کەفارەتە یعنی ناتوانانی ڕاستەوخۆ باز بدەیت بۆ تەرتیبات ئەفەرموون ناتوانانی ڕاستەوخۆ یەکێک لە خەلیفەکان ئەڵێ نەموو جارە سوێن دێ خوارد و وەفای بە سوێندەکەی ناکرد کە ئەهات داوای فتوای لە زانایانە کرد دوای زانایان وتیان تۆ نابێ فیدیە بدەیت نابێ نانی فەقیر بدەیت نابێ نانی هەژار بدەیت جلیان بۆ بکەیت کۆی لازم ئەبێ بە ڕۆژوو بیت بۆی جارێکی تراوە سوێن نەخۆی پارە زۆر لە بەردەستایە هەر کە سوێندێکە خۆی کەفارەتەکەیەتی بۆیە ئەبێ ئاخرشت بگاتە سەر ڕۆژوو ئاخرشت بگاتە سەر ڕۆژۆکە یعنی ئینسانێک ئەمڕۆ مەسەلەن بەوەی نەبوونی و نەداریەوە ناتوانێت کەفارەتەکان بدا ئەو کاتە ڕۆژۆکە ئاگرێت ئەگەر تا بتوانێت ئەبێ نانی فەقیر و جلی فەقیر و ئازادکردنی کۆیدا ئەگەر ئەو سیانەی نەتوانی ئەمجا بگەڕێتەوە بۆ خاڵی سێم کە ڕۆژۆکەیە پاشان لەسەر ئەوە بوون کە سوێندی درۆکە جۆری سێمی سوێندەکانە ئەوە بەڕاستی ئەرزمکردن خی پەروەردگار فەرمووی وئینی لەغەفار لمن تاب وآمن وعمل صالحا ئەو کەسەی کە تەوباکە و گەڕێتەوە ئیمانێنێ و کردەوەی چاکە کە خی تەعالی لێی خۆشە بێ بە مەرجە زوڵم لە ئەو کەسەی کە کردوێتی حەقەکەی بۆ بگێڕێتەوە مافەکەی بۆ بگێڕێت ئیدەن ئێمە زانیمان سوێن خواردن لە ئیسلامدا سێ بابەتە سێ جۆرە سوێندێکیان سوێندی لەغوە دانەمەزراوە سوێندێکیان سوێندی دامەزراوە ئەوە یەکە ئینسان بەڕاستی سوێن دەخوا بەڵام جێبەجێی ناکات جۆری سێمیان سوێندی درۆیەکەوە کەفارەتی نییە بەڵام ئینسانە بێ ئاگادار بێ لە هەر سێ کاتەکەدا تا بۆ یەکرێ سوێن نەخوا مامۆستا دوای وەکوڵێ هاتنەکایەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزرانی دام و دەستگاکان و لەوە چه یەکێک لە خراپترین جۆرەکانی سوێند لە نێو خەڵکدا برەوی هەبوو بێ و بڵاوی پێکرا بێ من بە درۆوە سوێندم خواردبێ لە پێناو پشڕینی مافێکی جەنابەت بۆ یەکێکی تر یام ئەوەی کە جەنابەت بکەمە کەسێکی جەناب بکەمە شەیدی کیمیا باران بێ یا ئەنفال بێ ئەم جۆرە سوێندە ئەچێتە بابێکەوە ئەمە دوو گوناهە ئەگەر هەر تاوانەیە گوناهێمە دوو گوناهە گوناهێکی شایەتی درۆ گوناهێکی شایەتی درۆ کە ئەوە زۆر خراپە یعنی لە وڵاتەی ئێمەدا بۆیان گێڕاوێنێتەوە جاری وا بۆ پیا و بۆ چووە خێزانی دووەمی هێناوە خێزانی یەکەمی لێ جیابووەتەوە لە خێزانی یەکەمی جیابووەتەوە لە یەکێک لە محاکمی ئەم محکەمەی کوردستانەیە لێ جیابووەتەوە لە دەرەوە جیابووەت و دوایی کە ڕۆیشتووەم پیاوە هاوسەری دووەمی بێنە سێرەکەن لە نووسراوە مردووە کاکەەوە نەمردوو ماوم بۆچی مردووە وەڵامە دوو کەساتون شایەتیان داوە تۆ مردووی لەبەرەوەی هاوسەری یەکەمت بێوەژنانێکی بۆ دەربکرێ شایەتیشیان داوە داماویان کردوتە مردوو بەسەر زەویشە ڕۆژ یەک تەشتێ برنجەخوا کردویانەتە مردوو بۆی کە مەعاشێکی بۆ دەرکەن ئەمە بەڕاستی بەداخەوە ئێمە هەموو کاتێک وتومانە دەسەڵات زۆر خەڵکی فێری بەلا ڕێدابردن و درۆکردن و شایەتی ناحەق ومانەدابێت دەسەڵات زۆر جار ئەم کارانە ئەکات بەڵێ تاکەکان خەتایانە تاکەکان گوناهبارن تاکەکان تاوانێکەکەن خۆیان زۆر جار سەبەبن بەڵام حکوومەت یعنی لە زۆرێک لە بوارەکاندا حکوومەت سەرەتای مشکلەکان سەرەتای کێشەکانە کە دەستی پێەکە بۆ نمونە جاری وایە خەڵکێکە مردۆ چەند ساڵە شایەتیان بۆ داوە تا ئێستا بایعی هەیە خەڵکێکەیە لە ماڵی خۆی داوەفاتی کردووە لەبەرەوەی نیەتی شەهیدی هەبوو دیارە حکوومەت بە شەهید حسێبی کردووە شایەتیان بۆ داوە ئەنفال نەبووە کە مصطلح ئەنفال بەکارێنن بە ئەنفال حسێبیان کردووە
خان و ڕماوەتە بانیا ئەڵەن وڵا شەهیدی سەنگەرە ئەمانە بەڕاستی کاتێک کە کەسێک شایەتیان بۆدا دوو گوناهێگات یەکەم گوناهی ئەوەیەگا کە شایەتی درۆی داوە شایەتی درۆی کێکە لە کەبائیر شایەتی درۆ وەکو ئیمامی ذەهەبی فەرمێ یەکێکە لە گوناهە گەورەکان خوای پەروەردگار شایەتی درۆی لەگەڵ شیرکا باس کردو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە کەبائیرەکان لە گوناهە گەورەکان و گوناهانی کە ئینسان تیابات مۆلیکات فەرمووی شەهادەت الزوور شایەتی درۆ شتێک بکەی بە حەق شتێک بکەی بە ناحەق بە شایەتیەکەی تۆ ئەرزێک لە یەکێک زەوتەکەی بۆ یەکێکی تر بە شایەتی درۆ ئەمە گوناهی شایەتی درۆ لەولاوە بوەستێ لە لایەکی درۆ سوێندێکی خواردووەم کەسە با سوێندەکە کەفارەتی لەسەر نەبێت بەڵام گوناهە گوناهی لەسەرە ئەو کەسە تاوانبارە بێت ئەو کەسە بەو سوێندەی ئەو ناحەقێکە بێ بە حەق حەقێکە بێ بە ناحەق مەزلومێک ئەبێ بە زاڵم زاڵمێکە بێ بە مەزلوم یعنی ڕاستێکە بێ بە ناڕاست شەو بێ بە ڕۆژ ڕۆژە بێ بە شەو بۆیە بەڕاستی ئەو کەسەی کە ئەو جۆرە سوێندانە خۆجاگەر بۆ هێنانی مەعاش بێت ئەگەر بۆ کردن بە شەهید بێت ئەگەر بۆ مانەوەی کەسێک بێ بایعەکەی نەبڕێت هەر چیەک بێ ئەمە گوناهە ئەمە گوناهە ئینسان سوێند بخوا بۆ لێسەندنی حەقێک لە کەسێک یان لە حکوومەتێک یان لە دەستگایەک یان لە حیزبێک بەڵام لە ئەسڵدا ئەو حەقە مافی خۆی نەبێت ئەی حکمی ئەو کەسانە لە ڕوانگەی ئیسلامەوە چییە؟ ئەو کەسانە گوناهیان کردووە ینی کەفارەتیان ناکەوێتە سەر کەفارەتیان ناکەوێتە سەر بەڵام گوناهبارن دوو گوناهیان کردووە شایەتێکی درۆ واروەها سوێندێکی درۆشیان خواردووە پێچێ بەڵام ئێمە لە دنیادا هەر شتێک کەفارەتی لەسەر نەبوو لە دنیادا وازاین ترتەوە بەسەر یاڕۆ بەسەرە ناڕۆ ئەو لە قیامەتە خۆی تەعالە محاسەبەیەکە بینی خۆی خۆی مامۆستایان لە کۆمەڵگەی کوردیا ئێستا سوێند خواردن بە تەلاق و بەکارهێنانی دەستەواژەی تەلاق وەکو هۆکارێ بۆ سوێند خواردن زۆر باوە ئایا تەلاق خواردن دەچێتە خانەی سوێندەوە یانە؟ بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا تەلاق خەڵک لێ حاڵی نەبووە خەڵک لە تەلاق حاڵی نەبووە لە کۆمەلگای ئێمەدا خەڵک لە تەلاق حاڵی نەبوو بۆ ئێمە کە تەماشای قورئانەکەین ئەبینین تەلاق بۆ حەلی مەشاکیلە کێشەیەکی لە نێوان ژن و پیاودا بۆ حەل تەلاق ئێمە لە کۆمەلگای ئێمەدا ئەبینین تەلاق وەکو دەمانچە بەکاردێ خەڵکی پێترسێندرێ پیاوێکە دەمانچەی نییە تەلاقێکی کردو بە لاتەنیشتی خۆیان هەر ژنەکەی بجوڵێتەوە تەلاقێکی لێخوا بە تەلاقی ترسێنێ شتەکەی نەفرۆشرێت تەلاقێکی لەسەرخوا ئیدی بەرامبەرەکەی بڕای پێ نەگات تەلاقێکی لەسەرخوا ئەم تەلاقە بەڕاستی شتێکی زۆر خراپە خەڵک لە تەلاق حاڵی نەبووە تەلاق بۆ ناتوە پاشان پرسیارەکەی جەنابەت کە سوێند خواردن بە تەلاق یەکێکەڵە بە تەلاق ئەم کارە ئاوایە ئەم تەلاقە ئەم ئینسانە کاتێک کاڵێ بە تەلاقم ئیبن تەیمیۆندێک لە زانایانە فەرموون مادام مەبەستی ئەم ئینسانە سوێندا تەلاقەکەی ناکەوێت مادام مەبەستی سوێندە تەلاقەکەی ناکەوێت هەی سوێندەکەی سوێنێکی درۆیە سوێنە بە غەیری خوا سوێن بە غەیری خوا ناکەوێت بۆیە لە هەردوو حاڵەتەکەدا ئەم کابرایەک ئیشێکی خراپی کردووە بەڵام احتیاتەن لای هەندێک لە زانایان کافرن بە سوێند حسێبە ئینسان هەر نەیخوا باشترە بۆی نەباتە تەلاقەکەی لەق بێت ینی ئەی سوێند خواردن بە تەلاق ناچێتە خانەی شرکەوە سوێن خواردن بە تەلاق سوێن خواردنە بە غەیری خوا هەوڵە باسمان کرد سوێن خواردنە بە غەیری خوا بۆیە ئینسانە بێ خۆی لێ بپارێزێت یعنی خۆی لێ بپارێزێت تەلاق جارە بۆ سوێند نییە تەلاق ئیسلام دای ناوە ئیسلام دووشتی داناوە تەلاقی داناوە خولعی داناوە پیاوێک زۆر خراپە بۆ خێزانەکەی تەلاقی نادات ئیسلام دایناوە ئافرەتەکە داوای تەلاق بکات پێوترێ خولع بۆی نەجاتی بێ جۆرێکی ترمان هەیە ئافرەتەکە زۆر خراپە بۆ پیاوەکە بەڵام ئافرەتەکە ناوێت جابێتەوە ئیسلام تەلاقی داناوە بەدەستی ئەم تەلاق بەدەستی پیاوە خولع بەدەستی ئافرەتە بۆ جیابنەوە بەڵام ئەم سوێن خواردنە بەڕاستی نە لە تاریخدا نە لە مێژوودا لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی بەو ناوە نەبووە کە سوێن خواردن بە تەلاق زانایان بەڵێ باسییان کردووە لە کتێبە فیقیەکانە زۆر بە دوور و درێژی باسییان کردووە بەڵام بەڕاستی ئینسان ئەبێ ئاگادار بێ تەلاق بۆ سوێن خواردن نهاتووە تەلاق بۆ یاری پێکردن و گاڵتە نهاتووە ئینسان گاڵتەی پێ بکە ثلاث جدهن جد وهزلهن جد يعني ئەبێ ئاگای لێ بێت تەلاق هەر ڕۆژێ باوەستی خۆی تەلاقێک بخوا سوێن بڵێمە سوێن پێخواتەوە
با مامۆستاکەش بۆی چاکات و جاری وایە هەندێک لە زانایان کەوتووە ئەبێ نێتی خۆی حسێ بێ بۆیە بە گشتی سوێن خواردن بە تەلاق کارێکی زۆر خراپە ئینسانی بخۆی لێ بگرێت. مامۆستا هەر لە کۆمەڵگەی کوردی خۆمانە دیاردەیەکی دزێ و ناشرین ئەوەیە کە ئەڵێ خوداوەکی لەو خوا ئەگرم بە شاید و لەم دەستەواژایانە ئەمانە لە چه وەکو ئەڵێ خانەیەکی سوێندا ڕێیانە بێتەوە حکمیان چییە؟ تەوان ئینسان کاتێک ئەڵێ خوا شاهیدە خوا ئەکەم بە وەکیل ئەم جۆرە قسانە ناچێتە بابی سوێندەوە ناچێتە بابی سوێندەوە بەڵام هەندێک جار بێئەدەبێ بەرامبەر خۆی پەروەردگار بێئەدەبیە تۆ ئینسانێک خوا بکا بە وەکیل خواکەی بە وەکیل کە لەسەر شتێک خوای تەعالا شایەدە بەسەر هەموو شتێک ڕەقیبە ئەو گومانی تیانە ئەگەر من بڵم شایەدە و ڕەقیبە و نەشڵێم خوای تەعالا شایەتە بەسەر شتەکانە بەڵام بەڕاستی ئینسان بۆشتی دنیایی ئەو شانە بەکارنێنێ باشترە خوا شاهیدە و خوا وەکیل بێ و ئەم جۆرە وشانە بۆ ئینسانی مسلمان سوئی ئەدەب ئەگەر بەکاری بێنێ بەرامبەر خوای پەروەردگار و خوای پەروەردگار زۆر لەوە گەورەترە یعنی ئینسان بۆ شتانە بەکاری بێنێ. حکمی ئەم کەسانە چییە؟ حکمی ئەو کەسانە و کەسانی کە ئەو جۆرە شانیان کردووە هەندێک لە زانایان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرموون ئەو ئینسانە بەو قسانەی کە زۆر بەردەوام بوو لەسەری گوناهبارە بێ لەسەری بیکاتە پیشەی ڕۆژانەی خۆی زانایان جوان بە جواری باسی ئەو وشانیان کردو بە تایبەتی ئینسانێک ئەگەر بڵێ ئەو خوای تەعالا شایەت بێ لەسەرەوە یعنی هەر شتێکی کرد ڕۆژانە بڵێ خوا شایەت بێ خوا شایەت بێ خوا شایەت بێ ئەم کارە کارێکی خراپە زانایان فەرموویانە بەڵام کەفارەتی نییە ئەم وشەیە کە ئینسان دەری بڕێ کەفارەتی نییە بەڵام لە عامدا کارێکی خراپە ئینسانی مسلمان نابێ بەکاری بێنێت. مامۆستاگیان جۆرێکی تر هەیە سوێندێکی ناڕەوا بۆ مەبەستێکی ڕەوا وەکو ئیمامی عەلی ئەی فەرموو بە خەواریجەکان مەبەستیان لەوەی کە من قورئانم کردووەتە حاکم قسەکەیان ڕاستە بەس بۆ مەبەستێکی ناڕەوا بەکارێنن بۆ نمونە لە چاکردنەوەی شیرازەی خێزانێکە من سوێندێکی درۆ بخۆم ینی سیفەتێکی شیاب یان قسەیە کە پیاوەکە کردوێتی بۆ ئەوەی ئەم خێزانە ببێتەوە یەک و شیرازەی نەبسێ و منداڵەکان سەرگەردان دەبن ئەم جۆرە سوێندە حکمی چییە؟ طبعاً هەر کامێکیان بێ سوێندەکە گوناهە بە درۆ بخورێن سوێندەکە گوناهە بۆ نمونە قسەژەفەرمی زانایانی ئیسلامە فەرموون درۆکردن لە هەموو کاتێکان درۆ جیایە درۆ لە سێ حاڵەتە دروستە مباحە درۆکردن زانایان فەرموویانە لە سێ حاڵەتە دروستە مباحە سێ حاڵەتەکە چی ئەمە درۆ سوێندی لەگەڵان نەبێ ئینسانێک سوڵحە سوڵح لە نێوان دوو کەساکات ئەگەر لای ئەمیان قسەی ئەم ئەوەندە تونەبی با بۆ ئەویتریان و ئەویتریان بێنەوە شەڕ دروست دەبێت و یەکتری کوژن ئەمە لەما فەرموویانە حەدیسی صحیحمان هەیە مادام بۆ سوڵح بەقەدەری پێویستی سوڵحەکە ئینسان درۆ بکات دروستە لێرەدا ئەمە حاڵەتێکیانەکە ئەڵێن مباحە. حاڵەتی دووەم حاڵەتی حربە حاڵەتی جەنگ کابرا پێغەمبەری خوا فەرمووی ئێوە لەکوێوە هاتوون کابرا پێغەمبەری خوای فەرموو پێغەمبەری خوا فەرمووی تۆ لەکوێوە هاتی فەرمووی دوای پێم ئەڵێ فەرمووی بەڵێ وتی وەڵام من لە فڵان شوێنەوە هاتووم لێوە هاتووم خوتەی حربەکەی بە پێغەمبەری خوا وت لەکوێوە بڕۆن دوای پێغەمبەری خوا فەرمووی کابرا بە پێغەمبەری خوا فەرموو ئەنتوم منێن ئێوە لەکوێوە هاتوون فەرمووی نحن من الماء کابرا وتی ئەمین مائی العراق ئایا لە ئاوی عێراقن ئاوا وەڵامی دایەوە لە کاتی جەنگ و تێکۆشان و مەترسیدا بۆ سەر مسلمانان و جێشی مسلمانان لەو کاتەدا زانایان فەرموویانە مباح ئەم کاتەش درۆ بکرێت لەبەر خاتری مسلمانان. حاڵەتی سێیەمیان کەوتویانە دروستە پیا و درۆ بۆ ژنەکەی بکە ئەو دروستە جاری وا هەیە پیاوێکە ئەگەر ژنەکەشی خۆش نەیە خێزانەکەی هەندێک پیان عیبە بە خێزانیان بڵێ خۆشمانەوی کە خارێکی خراپە بەڕاستیەوە هەندێک جار ئەگەر ئافرەت بە مێردەکەی بڵێ خۆشم دەیە ئەگەر بڵێ خۆشتم نایە دنیای لێکا بە چەرمە چۆلەکە ڕاستە نایڵە شەوی لێ بکێتەوە ڕۆژ ئەم پیاوە ئەگەر خۆشی نەوێ بڵێ بە درۆژ بڵێ خۆشمەوە دروستە پیاوێک دوو هاوسەری هەیە دوانی هەیە زیاتری هەیە ئەگەر ئەمیان وتی باشە ئەوت لە من خۆشترە جا خۆ بڵێ وتمێت تۆ خۆشتری خۆ نانی ناداتی
بە دەرێکە لە ماڵە بەرێداتۆ لە سەربان ئەی چی بکە باشە بڵە تۆم لەو خۆشترێ بەش بڵە تۆم مەجبورە یعنی ئیسلام هۆشی دانەوە بۆ کەسانی کە ئەو نەکبەتی و دەردەسەری هاتەسەریانە بۆیە بەڕاستی ئەم سێ حاڵەتە بەلەما فەرموون درۆکردن تیاندا جایزە نەک سوێند خواردن ڕوون بۆ خۆ ئەگە بەرامبەر هەر وەکوڵێ بەس بە سوێندەکە قایل بێ ئافرەتێکە لاوازە ئەڵێ من سوێندم بۆ بخۆکە بۆ من پیاوەکەم وای وت وە یان ئەوشە بنابارە بە سوێندی درۆیەوە بەڵێ تۆ ئەمەگە دوای بەخوا سوێنیانەدەن مامۆستا سوێند خواردن بە خودا وەکو لە قەولەکەی ئیبن مەسعودیش ڕوونمان کردەوە سوێند خواردن بە خودا باشترە بەڕاستیام وەکوڵێ بە غەیری خودا بەس ئینسانی وایە ئینسانی وایە لە وڵا کاکە من لەسەر شتێکی درۆ سوێن دەخۆم بۆیە بەخوا سوێن نەخۆم باشە بۆی باش لە شتەکە حاڵی ئینسانی وایە لە کاکە من ئەو شتێ سوێنی پێ خۆم درۆیە کەواتە درۆیە ئەڵێ با بە خودا سوێند نەخۆم با بە خودا بە درۆ سوێند نەخۆم بە غەیری خوا سوێن دەخۆم مادام درۆیە ئەڵێ ئەگەر ڕاست بێ بەخوا سوێن نەخۆم ئەڵێ ئەگەر ڕاست بێ بەخوا سوێن دەخۆم بەڵام ئەو شتێک یەکەم درۆیە بە غەیری خوا سوێن بخۆم ئەمەش خراپە ئەم جۆرە سوێندانە ئەم جۆرە هەر کامێکیان بێ درۆ بێت ئینسانە بێت سوێندی درۆر نەخوات درۆ بێ یان ڕاست بێ ئینسانە بێ سوێن بەخوای پەروەردگار بخوا ئەگەر نەوشی عەبدولقادری گەیلانی یەکێک لە موریدانی سوێندی بەسەری خواردووە سوێندی بەسەری خواردووە فەرموویەتی وەڵایە بێ پێ بخەیتە سەر ئەو سەرم یانی ئەو سەرەی منت ئەوەندە بەرز کرد بێتەوە بێتە ئاستی خوا ئەو سەرە بۆ ئەو باشە خەڵک پێی پیا بنە شێخ عەبدولقادر خوا لێ ڕازی بکەی خەڵک سوێن با قەبرەکەی خوا بەڕاست بەسەری شێخ عەبدولقادر کە کاریشی خراپە ئیدەن سوێن خواردن لەسەر شتی ڕاست بێت یان لەسەر شتی درۆ هەر بەخوا بخورێت بڵێ مامۆستا ئێستا زۆر لە گەنجەکان بۆ منە سوێندێک دەخۆم بۆ نەکردنی کارێکی خراپ و ناشەرعی دواتر سوێندەکەیان ئەشکێنن بۆ نمونە هەم سوێندەکەش ئەشکێن و هەم کارە خراپەکەش دەکەن سەرەتا پێمان خۆشە سوێند خواردن ینی ئەوەندە زۆر بێ بۆ نەکردنی کارێکی خراپ دروستە کاری خراپە بێ ئینسان نەیکا بۆ نمونە گەنجێک بۆ ئەوەی زیاتر پاڵپشتیە بۆ خۆی دروستکە زیاتر هانی خۆی بداکە ئەم خراپەیە نەکات سوێندێک دەخواڵێ بۆ نمونە قەت نەزەر نەکەم قەت نەچوانە خەڵکی وایە ئەڵێ من سوێندم خواردووە جارێکی تر فەیسبوک بەکار نێنم بەڵێ بۆ ئەڵێ تووشی تاوان بوومە لێەوە دوای ساڵێ 2 ساڵ بەکاری هێنێتەوە ئەم سوێندە ئەکەوێ کەفارەتی لەسەرە ئەم سوێندی خواردەوە بەکاری نێنێ بۆی کە تووشی گوناهی کردووە دوای دووبارە بەکاری هێنێتەوە یان سیارە لێ نەخوڕێت سیارە لێ خوڕێتەوە دووبارە ئەم سوێندە مادام شکاندی لە شکاندنی سوێنەکەەوە کەفارەتەکەی کەوێتە سەر سوێند خواردنی کاتی تووڕەیی و وەکوڵێ هەڵچوون جیاوازی هەیە لە کاتی لە سوێن خواردنێ لە کاتێکی یاسایە بۆ نمونە پیا و لە کاتی تووڕەیە بە خێزانەکەی بڵێ ناچیتەوە ماڵ باوکە دیان نایڵم فلانە کەسی خزمت بێتە ماڵمانەوە جیاوازی هەیە نێوان ئەو دوو سوێندە تووڕەی سێ جۆرە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە باسی تەلاقی خەڵکی تووڕاکە فەرمێ تووڕەی سێ جۆرە جۆرێکیان ئینسانێکە تووڕە بووە تووڕەیەکی ئەتیادی چۆن ناو کۆمەلگایە ئەگەر لە کاتی تووڕەیەکە هەر قسەیەکی لێ بپرسیتەوە وەڵام تداتۆ ئەگەی لە خۆی هەیە ئەگەی لە خۆی وەڵام تداتۆ ئەم جۆرە کەسە لەم کاتەیە سوێندیش بخوا بە هەر شتێ سوێن بخوا ئەگەر ئەو سوێندانە بە کەفارەتەکەوێتە سەری ئەگەی لە خۆی دی تووڕەی حاڵەتێکی ترمانێت لەوە بەرزترە ئینسانێکە زۆر تووڕابێت بەڵام تووڕەیەکەی ناگاتە ئەوەی کە ئەگەر هەرچی بەدەستەوە بێت تێگرێ شەو ڕۆژ لێکەوە نەکا بە کورتی ئەو سوێندانە لەسەر ئینسان حسێب نییە یان ئەو تەلاقانە لەسەر ئینسان حسێب نییە کە ئەوەندە تووڕەبێ جۆری سێمیانە ئەوەندە تووڕەیە ئەگەر دوایی لێ بپرسیتەوە چیت کردووە چیت وتووە نازانێ بۆ تەلاق زانیان کە باسییان کردو سوێندی شەروایە تووڕەیەکەیە ئەوەندە تووڕەیە دوایی نازانێت چی وتووە سیلا بەدەستەوە بێ فیشەکە تەقێنێ لەسەر بان بێ خۆی بەرەداتەوە دار بەدەستەوە بێ ئەی هاوێ ئەم جۆرەیان تەلاقەکەی ناکەوێت یان سوێندەکەی ناکەوێت چونکە نازانێت چی وتووە جۆرێکی دران تەلاقی و تووڕەیەکەی وەسەتە یانی ئەوەندە تووڕە نییە کە خەڵک نەناسێتەوە ئەم جۆران ئەکەوێت سوێن بیان هەر شتێکی تر بێ جۆرێکی تیان لەو بەینەدایە کە من جێی خلافە لەی زانایە
مامۆستا پێشتر بەراوردێکمان کرد لە نێوان تەلاق و سوێندا ناکرێت لە حاڵەتێکدا بۆ هێشتنەوەی شیرازەی خێزان حکمی تەلاق گۆڕدرێ بە سوێند حکمی تەلاق ئەو تەلاقانەی کە سوێندیان لەگەڵا بێ لەسەر فتوای هەندێک لە زانایان ئەگۆڕدرێ بەڵام کابرایەک بە خێزانەکەی ئەڵێ سێ بە سێ تەلاقت کەوتو بێ و تۆ خێزانی منیت لە مرۆ بەدواوە ئەمە چۆنێکی بەسوێند ناکرێ بەسوێند ئەنێ تەلاقە تەلاق دوو جۆرە تەلاق مانەیە سەریحە تەلاق مانەیە کینایە تەلاقی سەریح ئەوەیە لەفزی تەلاقی تیا بەکار بێت لەفزی تەلاق کە لەفزی تەلاقی تیا بەکار دیتر ناتوانانی بیگۆڕی بەشتی تر مەگەر سوێندی لەگەڵا بێ تەلاقی کینایە ئەوەیە پیاوێک بە خێزانەکەی ئەڵێ بڕۆ ڕۆماڵی باوکت من لە تۆ بێزار بووم تەواو ژیان لەگەڵ تویان نابم مەسەر ئەم تەلاقی کینای پێویستی بە نیەتی دڵە بۆیە لە هەر دوو حاڵەتەکەدا تۆ ناتوانانی شتی بۆ بکەی بە سوێند مەگەر لەفزەکە لە لەفزی سوێندەوە نزیک بێ بڵێ بە تەلاقم ئەو بە تەلاقم چۆن ولله المثل الأعلى ئەم سوێنداڵێ بەخوا بە قورئان بە تەورات بە ئینجیل مەسەلەن بەوانە سوێن دەخوا بڵێ بە تەلاقیش مەگەر مەبەستی سوێن بێ ئەبێ ئاوها بێت بەڵام کابراوە سێ بەسێ تەلاقم کەوتو بێ ئەو مەبەستی سوێن بۆ مامۆستا عرف و عادەت ڕۆڵی چییە لە دیاریکردن و وەکۆ لە دەربڕینی سوێندەکاندا بۆ منێسە کورد زۆرەوە بەکارێنێ بەسەری تۆ بە چاوی تۆمانە ئایا لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی ترم جۆرە سوێندان ناگۆڕدێ بۆەوەی وەکو شێوەیەکی عرفی لە ئەمڕوانین ئێمە هەندێ مۆزوعەیە لە شەرعدا بڕاوەتەوە یەکێک لەو مۆزوعانەی کە ثەوابتن و بڕاونەتەوە مەسئلەی سوێند خواردنە سوێند خواردن لە هەر قەومێکە لە هەر لایەکە بە غەیری خوا دروست نییە ئەوە کۆتایی پێهاتووە بەڵام ئایا لە کۆمەڵگایەکە بۆ کۆمەڵگایەکی تر جۆری سوێندەکە ئەلفازەکانی ئەگۆڕێ بەڵێ عاداتەکەی گۆڕێ بەڵێ پێچێستە لە منتیقێک لە منتیقەکانی کوردستان جۆرێ سوێن بخۆن لێرەوانە بێت بەڵام ئەو جۆرەش یاسا و حکمی خۆی گرێتەوە لە شەرعدا بۆیە ئێمە ئەڵێن سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار ئەوە ثەوابیتە کە ئینسان گوناهبارە بێت بیخوا بەڵام دوایی کە هاتینەوە عەمەلیەکەی بابەتێکی دوور و درێژ و بابەتێکی لێرجیا و بابەتێکی خلافی و هەتا مەسەلەن ئێمە سەحابەمان بینیوە سوێنی بەسەری سەحابە خواردووە و قەد ئەفلەح وەئەبیک لە بوخاریات و لە موسلیماتوە ئەو بابەتێکی دوور و درێژ و توڵانی زانایان قسەی زۆریان لەسەر فەرموودەکان کردووە کە ئایا ئەبێتە شیرک نابێتە شیرک ئەوە بابەتێکی دوور و درێژە بەڵام ئێمە ئەڵێن کۆمەڵگا لەوە ئەچێت هەندێ بابەتی سوێندەیە لەفزەکان دیاری بکات بەڵام ناتوانێت حکومەکان بگۆڕێ مامۆستاگیان کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوون چووە زۆر سپاسی بەڕێزتەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامی باس و خواست بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورە میێرەبانتان دەستپێرین هەر شاد و سەرکەوتوو بن.